تماشاوان و وەرگرێن هێژایên کوردستان 24 لە هەر دەرا هەولێ بن ڕێزراوێن ما قبول بکەن سپێدا هەوا باش بیتن خۆشحاڵم جارێکاتن گەل هەفکارە خۆ شاکار ستار هەم لە بەرنامەیە بەیانی 24 گەشتە خزمەتەوە شاکار سپێدەتە باش بیتن بەیانی باش باشین تاقەتای ئەنرژی سپاس بۆ خوا هەموو بەیانیەک باش مەگەر تێر خەویش نەبم باشە تشتێکی باش شاکار ئیرو زدەباریوان بابەت و بەرگەین جیاواسێک و مامادەکردی دوو تەوەریان سەرەکەژیمە هەنا لە تەوەرەیەکی دامێ بەحث ژەنیوکردنا زانیاریان خوا و کارامەیان خوا ئەم دیسان پرۆسا فێربوونێکە لە تەوەری دوێ شاکر ئەساسکەم تو بەحث بکەمێ بەسە چ بکەن منیش سڵاوتان لێ بێ بەیانیتان باش بێ بەیانیەکەتان پڕخێر و بەرەکەت بێ هاوکارم باسی تەوەریەکەمی کرد لە تەوەری دووەمیشە لیا و ئەندریاس دوو هاوسەرە شیرینەکەی سۆشیال میدیان ئەم بەیانیە لە بەیانی 24 لەگەڵمانە بن و گفتوگویەکی شیرینیان لەگەڵ دەکەین. بەڵێ ویجە شاکر ئەمێ ئیرۆ دەستپێکە خوا سپێدا خۆ بە هەواڵێک نوچەیەکی ئومێد بەخش دەست پێ بکەن دابوو هەنگۆ بەحسی چیرۆکە هەنا مەهدی بکەم ئەو ژنا یەمەنی کو پشتی 3 ساڵان جارەکاری ڕووناهی ji بۆ چاوێنوی vegeriya هەنا هەرژێ دەما کوژدایەک بووی کێشە ئاریشەیە بینینە هەبوو چاوێن وێ زەعیف بوون لێ پشتی کو بوو تەمەنی بووە 10 ساڵ بە ئێکجاری بیناییە چاوێن خۆش دەستدا خێزاناوێ جه نەما بوو دکتور نەما بوو سەرا لێ نەدەن بەلێ چارەسەر نەدید ئەوە هەنها لەسەر ئەکرانی کوردستان 24 دەبینن هەنا دیگەل خێزاناخوا بجە هەنای چکر بێ ڕاوش دیگەل ئەندەمەکە خێزاناخوا خوشکاخوا چوونە خوشخانەیەکە ئیمارات لێرێ ژالی هەند دکتۆرامە بێ هاتە گوتن کو ئەو دکارن بینینیە ئانکۆ بنەشتەرگەریەکێ ڕووناهیە چاوێنوێ vegerinê ئەو بوو پشتی چەند کاتژمێرەکان ji نەشتەرگەریەکە هەستیار و ورد ئەو دکتۆرشیان پشتی 3 ساڵە بیناییە ji بۆ چاوێن هەنای vegerinê پشتی کو هەنایە جارێکە دنیا دیتی و چاوێنوێ ڕۆم بووی ji خۆشیاندا نەزانی چ بێژتن و گوت من قەت باوەڕ نەکرد جارێکا دن ئەس دنیای ببینم و جارێکا دن چاوێن خوا معنی ڕووناهی ببینم لێ خدای مەزن ئەژ ڕەحمە خوا ببەش نەکردم ئەو نۆژداران ئەو پزیشکێن و نەشتەرگەری ji بۆ هەنایەکەری ڕاگەاندن هەنا تووشی نەخۆشیە گەیریفۆرم ئەترۆفی بووە و نەخۆشیەکە بوو ماوەیە دەگمەنە و دیبیتە ئەگەرس کێمبوونا مادەی ئۆرینتینی دناوا جەستێدا بەس جوەیەکی ژیکردن ئەوان کاریە بە ئەوەیە بەڕێکەکە ورد و هەستیار شلەیە و لەسەر سپیاتیە گلێنەوە چاوی هەنای بووە لا ببەن با ئەوی ئەوەیەژی پشتی 3 ساڵان نەها تەمەنێ هەنای چ ساڵە لێ پشتی 3 ساڵان جارێکەکە ڕووناهیژ بوو چاوێ هەنای vegeraandن شاکە ڕاستی یعنی ڕووناهی خاستان چاو ئێکژێ گرنگترین ئەندامێ لەشی مرۆڤینە یعنی ئەگەر مرۆڤ وێ ئەندامیش دەست بدەتن هەروەکی هیچ خۆشێکی لە ژیان نابینیتن ئەبەژی ئەنی پێشکەفتنە پزیشکی زانستی پزیشکی وەگەرە ئینشاڵڵا بکار من هەم ئەو کەسێن کوونەها لە ژیانی باش چاوێنوان ڕووناهی نابین ئەو ژل داهاتیدا مەتین یعنی تۆ خۆت بخەرە جێ و خاتوونە بێ چێ ئەحساسێکی هەبوو بێ لە دوای 30 ساڵ تۆ ڕووناکی چاوەکانت بۆ بگەڕێتەوە بتوانی دایکت ببینی باوکت ببینی ئەو ئەحساسە جوانە ڕاستە بجا هەری گرنگەوە کوان ئومێج دەست نەدا بوو چوبنە گەلک وڵاتان گەلک دکتۆر بینی بوو ئومێج دەست نەدا ئیشەڵی دی هەمی ئەو کەسێن کوونەها بە هەر ئەگەری چاوێن خۆش دەزانە جارێکادن ڕووناهیژ بوو چاوێنە بەگەریتە شەپۆلێکی بەفر و سەرما سەرانسەری ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانی گرتوێتەوە ئەگەر چی هاوڵاتیان بەبارینی بەفر خۆشحاڵن بەڵام دابەزینی پلەی گەرما کورتێنانی غاز و کارەبای بەدوادا هاتووە حکوومەتی ئێران لە 2 ڕۆژی ڕابردوودا بۆ قەرەبووکردنەوەی کورتێنانەکە لە زۆربەی پارێزگاکانی ئەو وڵاتە سەرجەم قوتابخانەکان و ناوەندەکانی پەروەردە و زانکۆکان و فەرمانگا حکوومیەکانی داخستووە. ئەمساڵ بەدرەنگەوە و لە دوایین ڕۆژەکانی مانگی ڕێبەنداندا لە شارەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەفرباری لە سەرەتای ئەم هەفتەیە شەپۆلێکی سەرما زۆربەی ناوچەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانی گرتەوە ڕۆژ یەکشەمەش لە سەرجەم پارێزگاکانی ڕۆژهەڵاتی کوردستان و چەند پارێزگایەکی دیکەی ئێران بەفرباری پێشتر بەفر ناوچە شاخاوەکانی سپی کردبوو بەڵام ئەمە یەکەم جار بوو لە ناو شارەکانیش بەفر دەباری هەر بۆیە هاوڵاتیان بەبارینی ئەم بەفرە درەنگ وەختە خۆشحاڵن لەخوا بەزیابی ئەمڕۆ بەفرێباری و ئێمە دوای
ماوەیەک نەماندی بوو کە بەفربارێ ئاخری ئەمە بینی ئاخرەکانی جستانیشە وەلی تۆ ساڵی بەفری لەخوا بەزیا بێ ساڵانی پێشوو زۆرتر بوو بەڵام ئێستا زۆر کەمترە بارێ بەداخەوە ئەویشە لەبەر شرایەتی ئاوهەوایە و کولەن تێک چووە هەموو شتێک و لەم لایشەوە بینی کولەن دوسێ ڕۆژێ تاعتیلی دراوە هەر لەم هەفتەیە. حکوومەتی ئێران دەڵێ بەهۆی ئەم شەپۆلی سەرمایەوە بەکارهێنانی غاز بۆ گەرمکردنەوەی ناوماڵان زۆر زیادی کردووە و بەمەش پەستانی غاز لە بەشێک لە پارێزگاکان کەم بووەتەوە. کەمبوونەوەی غازیش کەمبوونی سوتەمەنی وێستگەکانی کارەبا و کورتهێنانی کارەبای بەدوادا هاتووە. هەر بۆیە حکوومەت ناچارە بۆ قەرەبووکردنەوەی کورتهێنانەکان لە کاتی سەرمادا فەرمانگەکان و ناوەندەکانی پەروەردە و خوێندن دابخات. ولی مشکلەکە وەسە ئینەرژی نییە، گاز نییە، بەرخ نییە، چون گاز نییە ئیتر فرێ لە بەرخی مەش لە گاز تامینەوێ. ئیتر منێ جوان نیگەران ساڵێترم حقیقەتەن کە ئەم گازە چۆن تامینە ئیسیشە تۆ پاداشگاکان خەریکن فەرسووداوە سەرمایه‌گوزاری ناکرێ لەبانەوە گازە و هەرچی هەوای سەر دەویستەم زمسانە دوێگە هەر بەفرنەواری قاتیڵیان کرد ئەسڵ دەلیلی گینە. بە بڕیاری دەستەی بەڕێوەبردنی قەیرانەکانی ئێران بە سەرۆکایەتی وەزیری ناوخۆ بەهۆی سەرما و کورتێنانی غاز و کارەباوە ناوەندەکانی خوێندن و فەرمانگە حکومەکانی 27 پارێزگا لە 31 پارێزگای ئەم وڵاتە ڕۆژی شەممە داخران. داخرانی ناوەندەکانی خوێندن و فەرمانگەکان ڕۆژی یەکشەمبەش لە 10 پارێزگای ئێران بەردەوام بوو. کامیل بۆکانی، کوردستان 24. بله شاکار ئەمێ بچنە سەر تەوەرەیەکێ ئەمێ بەس لە گرنگیا پرۆسا فێربوونێ بکەین هەم ji zarokî نییە هەتاوی دەمێ بکەم خاترا خۆش دنیای دەخوازین چەندە گرنگە مرۆڤ زانیاریان خوا کەرامەیەن خوا نیبیکەتن ڕۆژانە فێری وانەیە نوێ ببیتن بێجا شاکارش بۆ گەنگە شەکناوی بابەتی مەل ستودیۆ میوانداری مامۆستا فرەیدون ساڵح مامۆستا هەم دیسان ڕاهێنەرێ گەشە پێدانە مرۆوی کردێ مامۆستا گەلە بخێراتی زۆر گەلێک پێ خۆشحاڵی پیرۆ گەلمەی مامۆستا پرسیارێکی ژوێ وێ چەندی دەست پێ بکەین پرۆسا فێربوونێ ئەم دکارین باشترین پێناسە بێنێت چیانی وەوایکە کورد پێناسە بکەین فێربوونی فێربوون بە تایبەتی فێربوونی بەردەوام بریتێ لە پرۆسەیەکی چالاک کە تاکەکە بە شێوەی ئارزومەندانە و بەردەوام هەوڵی چ دەدا هەوڵی پەرەپێدان و نوێکردنەوەی زانیاریەکانی خۆی دەدا فێربوون وەکو بەڕێزتان باستان کە هەتا ژیان بەردەوامی فێربوون بەردەوامە هۆکارەکەی چیە فێربوون دەبێ بەردەوام بێت چونکی گۆڕانکاریەکان بە تایبەتی لەو سەردەمە گەلێک خێرانە ئەگەر بێت و خۆمان نەگونجێنن ئەگەر بێت و خۆمان فێر نەکەین بەجێ دەمێنن ئێستا زۆر کۆمپانیای گەورە هەبوو خۆی نەگونجان خۆی نوێ نەکردەوە بەجێما یەکێک لەوان کۆمپانیە کۆداک کە وێنەگرتنی بە شێوەی فیلم بوو خۆی دەگەڵ وێنەگرتنی دیجیتاڵی نوێ نەکردەوە ئەو ناوبانگە گەورەیە ئەو کۆمپانیا گەورەیە ئێستا ناوی نەماوە یان نمونێکی تر بێنەوە کۆمپانیای نۆکیا ڕاست ناوبانگە یەکە بوو لە کۆمپانیا هەری گەورەکان و یەکەمەکان بوو لە بواری موبایل بەس لەبەر ئەوەی خۆی نوێ نەکردەوە لەبەر ئەوەی خۆی نەگونجان دەگەڵ گۆڕانکاریەکانی کە لە جیهان ڕوویدا و هەندێک جاریشەیە بێمنەتی ڕووی تێدەکا ئەو کۆمپانیا دەڵێ خەڵک دەبێ ئەوە ئەم بەردەوام بم پێویستم بە نوێکردنەوە نییە بۆ بەردەوام بوونی کەواتە لێرە چ دەبێت ئەو کۆمپانیا ئەو ناوبانگانە ئەو زەخمەی نامینەوە کوجانە کاتە ئینسان هەرچەند زانیاری هەبێت پێویستە ئەو زانیاری ڕۆژ بڕۆژ دەگەڵ گۆڕانکاریەکان کە هەیە لە دنیادا خۆی نوێ بکاتەوە مامۆستا واتە فێربوون تەنها قۆناغەکانی قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکان ناگرێتەوە تەواوە زۆر تاوە ئەمە دوو خوێنمان هەیە خوێندە فەرمیە خوێندێک نافەرمیە فەرمیەکە قوتابخانەیە دەگەڵ زانکۆ و ئەوانە نافەرمیەکە چییە بخۆت زیاتر هەڵ دەدەی بۆ نمونە بەشداری لە سمینارات دەکەی بەشداری لە کۆرسات دەکەی بە تایبەتی ئێستا کە خولی ئۆنلاین زۆرە جەنابەت دەتوانی لە شارێک بەشداری سمینارێکی تر لە شارێکی تر بکەیت یعنی ئێستا ئاسانکاری زۆر زۆر زیاترە لە جاران بە هەمان شێوە ئەگەر بینە سەر ئەوەی کە ئێستا پۆدکاست گەلێک زۆر بووە یعنی ئەتوو ڕاهێنان دەتوانی لەسەر خۆت بکەی بەبێ ئەوەی مامۆستاتە بێ یعنی بخۆت دەتوانین بێ مامۆستای خۆت بەس لێرە مهمترین شت چییە ئەتوو بتانی کاتەکانی خۆت ڕێک بێخ چونکی ئەتوو چەند کاتت زیاتر بێت دەتوانی بەرهەمدارتر بی
چۆنش دەتوانێت کاتەکانی خۆدرێک بێخی بۆ نمونە ئێستا ئایمان هەیە ئەگەر ئەم وەکو مامۆستایەک ئای بەکاربێنیم بەشێکی زۆری لە کارەکانم کە پێشتر لەوانێ بە 2 ساعت 3 ساعت کردبام ئێستا ئەگەرم بێم خۆم نوێ بکەمەوە بتوانم ئای بەکاربێنم ئەو ئیشەی کە بە 2 ساعت 3 ساعت دەکەم دەتوانم بە 10 دقە لەوانەیە کەمتریش جارێ بە 1 دقە بیکە بۆ نمونە ئەم دەتوانم هەر بە ئای وڵامەکان و پرسیارەکانی بدەمێ ئانسەرەکانی ئەو قوتابیانیشی بدەمێ پێشتر دەکرا مەسەن بەسکان بەس ئەوە زیاتر بۆ ماڵتی چۆیس بوو بۆ وڵامی هەڵبژامە ئێستاگە تێکسش بێت بۆ وڵامی ڕاست دیاری دەکا ئایا یان ئەتو دەتەوێت فیدباکێک بدەیت تەڵەبەی زۆر بە ئاسانی دەتوانی ئەو تێکستی بدەی ئایەکەی بۆت کورت و پوخت دەکاتەوە یان کتێبک ئەتوو کتێبێکی دەدەی بە PDF دەڵێ خاڵە بەهێزەکانی ئەو کتێبی چیە یان خاڵە سەریکەکانی ئەو کتێبی چیە زۆر بۆ بە ئاسانی بە کورد دەکاتەوە کاتە ئەتوو لە زیاتی ئەوەی لەوانەیە کتێبێک 1 ڕۆژ 2 ڕۆژ ئەوە بێ خەریکیبی لەوانەیە بە 2 دقە 3 دقە کورت وە پوختی ئەو کتێبە دەداتی مامۆستا gelek behsa hindê dikin dibêjin jîriya destgirt an ku AI xirabîn wê gelek in yanî wal mirovî diketin ku şiyanên wergitina zanyaran istîaba wan ji bo zanyariyan lawaz bîtin gelek mamosta ji tenanê de zan ku dibêjin xirabiyên xwe hene tu digel tu çendê digel hindê ku diviya mirov AI bikarbînîtin هەموو شتێک ئەدڤانتیج و دیزەڤانتیجی هەیە یعنی هەم باشی هەیە هەم خراپی هیچ شتێک نییە سە تازە بڵێ باش بێ هەتا موبایل یعنی کۆمەڵی شتێکی زۆر باشی هەیە لە هەمان کاتدا کۆمەڵە زەرێکیشی هەیە کەواتە ئەمە لێرە شێوازی فێربوونەکەی میمە چۆن بەکاری بێنین بۆچی بەکاری بێنین لە ئیشی باش بەکاری بێنین یان لە ئیشی خراپ کەواتە ئەلێرە ئەگەر ئەتو فێربوونی بەردەوامت هەبێ وا لێ دەبکە ئەتو ئەو ئایە بۆ کاری باش بەکاری بێنی بۆ ئاسانکاری ئەو کارانی خۆت کە لە ڕۆژان هەتە بەکاری بێنی کەواتە ئەتو دەبی کەسکی بەرهەمدار بەس ئەتو لە جیاتی ئەوەی خەریکە ژیانی خۆتبی خەریکە ژیانی خەڵکیبی بچی بە AI بۆ نمونە تۆمەت بۆ کەسکی دروستکەی بۆ نمونە بتەوێت لە ناوبانگی کەسکی تر بدەیت ئەوە بالفعل ئەوە خراپی هەیە ئەنک ئەمی بڕیارێدەن کانێ کیشلانێ باش کار نام خراپ بەڵێ ئێستا مەسەن بۆ نمونە چەقومانەیە دوو لایانی هێوانە دەتوانانی بەلایانی باش بەکاربێنین خوا نەخواستە دەتوانین زەلامی پێبژین وانە لە هەمان کاتژدا دەتوان خواردنی بۆ دروستکەن یعنی هەم لایانی باشی هەم لایانی خراپ بەس مهمترین شت چیە چۆن بەکاری بێنین ئەوە زۆر گرنگە ئەوەش چۆن دەکرێت چۆنیەتی بەکارهێنانی بەوەی دەکرێت کە ئەتوو بێ فێربی بێ خولەک ببێنی بێ ئەوەی کە ڕاهێنانێک بکەیت کەواتە ئەمن وەکو جەنابەت و ئەمش باسم کرد فێربوون بەردەوامە تا ژیان بەردەوامە مامۆستا ڕایەکەی ئەڵێ هەمیشە مرۆڤ لە ڕووداوە ناخۆشەکانەوە زیاتر فێرە بێ تا چەندێک ڕاست ئەمن زۆر جار قسێکم هەیە دەڵێت یەک موسیبەت باشە لە 1000 نەسیحەت زۆر جار هەیە دەبێنێ برادێک تێ دەڵێ کاکە سەریع مەڕۆ وا مەڕۆ ئەم بۆ خۆم بدعای ساقم کەمەک سەرێ بوو بەس جارێک خوا پاراستمی کە دەعمەکەم نەکرد ئەگەر نادەعمەکەم کرد بە لەوانەیە ئێستا لای دنیا شتێکی وایە بەندێکی پێشینانەیە بەڵێ ئینجامە بەسم لێرە چێ یعنی لەوانەیە پێشتر بەمنیان گوت و سەریع مەڕۆ ئەوە مەکە ئینجا لێرە ئەگەر ئەتوو خوا نەخواستم موسیبەت کرد بەسەر هات تووشی کێشەیەک بووی اینجا فێر دەبی یعنی ژیان چۆنە مامۆستایەکە کە تاقید دەکات و ئینجا فێر دەکات بەس لە قوتابخانە مامۆستا فێر دەکات اینجا تاقیکردنەوەت پێ دەکات کەواتە ئەمە لێرێک بەشێک لە کێشەکانمان کە تووشمان دەبێت زۆر جار هەیە دەبێن دەگە منداڵەکە توش دەبێت یان دەگە قوتابی توش دەبێت یان دەگە خێزانت توش دەبێت کێشەکەی لە چییە نەزانینە فێر نەبوونە ئەگەر ئەمە بزانی چۆن تەعامل لەگەڵ ئەوەی بەرامبەرمان چۆنە بزانی ئەتەکیەتی قسەکردن چۆنە بزانی ئەتەکیەتی قەنەعەت پێکردن چۆنە مافی من چییە ئەرکی بەرامبەرم چییە ئەرکی من چییە مافی بەرامبەرم چییە ئەوانە هەموو فێربوونە ئەگەر ئەمە هەوڵی ئەو شتانە بدەم بەشێکی زۆری کێشەکانی کۆمەڵایەتی چ دەبێت کەم دەبێتەوە حتا کێشەی تاکەسش کەم دەبێتەوە بۆ چونکە ئەم زانیاریم هەیە بۆ ئەم دەزانم چۆن دەگەڵ جەنابەت قسە بکەم هونەری قسەکردنم هەیە هونەری قەنەعەتکردنم هەیە هونەری بێدەنگیم هەیە ئەوانە هەموو هونەرن هونەر بەس ئەوە نییە ئەتو بتوان ڕسمەک بکە یان هونەر بەس ئەوە نییە ئەتو بتوانی مۆسیقاک لێ بدەیت ئەوانە هەموو هونەرن یعنی دەبی فێری بی دەبی کتێب بخوێنەوە دەبی ڕاهێنان بکەی دەبی بەشداری لە خول بکەی بەشداری لە سمینارات بکەی بۆی بتوانین لە داهاتوو لە ژیانی ڕۆژانەماندا تووش کێشەی نەبی باش ئەمسان بەحسە کاتی بکەین بەحسە دەمی تاکو چەند تەئسیر کاریگەریە لەسەر فێربوونێ سەر مرۆڤی
کات زۆ مهمە ئەمە زۆر هەر هەمومان 24 کاتژمێرمان هەیە بەس دەبێن لەو 24 کاتژمێرە هەندێک کەسەیە زۆر سەرکەوتووە هەندێک کەس شێ سەرکەوتو نیە مەسلەی سەرکەوتو بوونی ئەو کەسەی چییە بەشکی دەگەڕێتەوە بۆ ڕێخستنی کات ئەمە کۆنتترۆلکردنی کاتمان هەیە بەڕێوبنی کاتمان هەیە کۆنتترۆلکردنی کات چییە کاتکە تو کۆنتترۆل دەکە یعنی بە کەیف خۆی ئیشت پێ دەکە بەس بەڕێوبنی کاتەکە چۆنە ئەتو دەی لیست ڕۆژان دانێ بۆ نمونە ئەم لە سعات ئەوەندە بۆ ئەوەندە ویشەمەیە لەوەندەی بۆ ئەوەندە ویشەمەیە لەوەندەی بۆ ئەوەندە ئەو ویشەمەیە نەفرێکیش ئیشی بە تو دەبێت برادێکە دەڵێ وەڵاهی داوا لێ برنمەیە ئەمن پلانی ڕۆژانم ئەوڕۆ بەو شێوازەیە لیستی کارەکان ڕۆژان بۆ شێوازەیە ناتوانم دەگەر دەربچم یان ناتوانم دەگەڵ ئەو شەی بکەم فلان ڕۆژ فلان سعاتە ئەمن کاتی بەتاڵم هەیە لە خزمەت دامە بە شێوازێکی زۆر جوانیش دەتوانم نەیەکەی پێ بڵم و هەروەها موعیدەکەی مەزبوطیشی بدەمێن نە ئەوەی کە ئەم بڵم دێم دوایش نییەم وڵات تەلەفۆنی بۆ بکەم داوای لێ بردنمێ نە پێویست بە داوای لێ بردن ناکە ئەگەم بتوانم کاتەکانی خۆم بەڕێ بکەم تایم مەنیجمنتێکی باشم هەبێ زۆر بە ئاسانی دەتوانم چ بکەم دەتوانم سەرکەوتوم لە ئیشکارەکانم دەتوانم کە ئیشکارەکانم بە تاوی جێبەجێ بکەم ینی کات گرنگترین قۆناغی پرۆسا فێربوونیە زۆر ڕاستە ینی ڕێکخستن یەکەم جار پشنگی فێر بڵێ چونکی وەکو باسم کە ئەگە ئەتو کاتەکە خۆت ڕێخست ئەمە ئایزن هاوزماتیکسمان هەیە بەپێ ئەو ئایزن هاوزماتیکسە دەتوانی کاتەکانی خۆت دابشکەی ئایا کاتەکە بە پەلەیە و هەروەها پێویستە ئەگە بە پەلە و بە پێویست بێ ئەتو دەوی پێویستە ئەنجامی بدێ بۆ نمونە تو دانی دێشە هەتو ئەوە هەم بە پەلەیە هەم خێراشە ئەوە دەبی پێویست شە و خێراشە دەی بچی بۆ دکتۆری دەدا بەڵام بۆ نمونە ئەم فێربوونی زمانی عەرەبی یان فێربوونی زمانی ئینگلیزی یان هەر زمانێکی دی ئەوە پێویستە بەس خێرانیە ئەوە دەبێتە زیرەکی ئەوە دەبێت کاتی بۆ دانم بۆ نمونە لە لیستی کارەکانم دانم لە داهاتوو سعاتێک یان 2 سعات ڕۆژانە ئەوە پرۆژەیەکی درێژخایەنە هەتا فێربی بۆ نمونە مناڵ لە 2 ساڵی دەست پێ دەکات لە 4 ساڵی فێر دەبێت یعنی بەلایانی کەم 2 ساڵی دەوێت هەتا فێری قسەکردنێکی تاو دەبێت کە بە شەر گەورەتریش دەبێت لەبەرەوەی ئیلتیزاماتی زیاتر دەبێت ئیشکاری زیاتر دەبێت لەوانەیە ئەو ماوەیە کەمەک درێژتر بێت ببێتەوە 3 ساڵ بێتەوە 4 ساڵ بۆی بتوانانی قسەکەرێکی باش بێت لەو زمانی کە دەیوێت فێری بێت بەڵێ باشە مامۆستا هەندێکەیە زۆر درەم فێریش دەبێت یعنی بۆ نمونە ئەگەر باسی مۆڵەتی شۆفێری بکەین کەسێک بەجارێک تراییکردن دەرەچێ ئەو بە 10 جار دەرەچێت بۆ نمونە برادەرەکەی بە ساڵێک پۆلێک ئەتیادیە بڕێ ئەو بە 3 ساڵ ئەنجا ئەتوانێت پۆلێک ببڕێ ئەمە هۆکاری ئەمە چییە مامۆستا یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە تەکنیکەکان نازانێت شارەزایی نییە لە فێربوونی شتەکە یان زۆر جار هەیە هەوڵ نادات ئەوەش بۆ هەوڵ نادا حەزی لە کۆنفۆرزۆن بمێنێتەوە کۆنفۆرزۆن چییە ناوچەی ئاسوودەیە ئەو ناوچەی ئاسوودەیە بە چ دەورە دراوە بە ناوچەی ترس ئەو ناوچەی ترسە وا لێ دەکا کە دەڵێ ئەتوو مەخوێنە ئەتوو ناجح نابێ ئەتوو لەوانەیە باگراوندێکی هەبێ پێشتر توش ئەو حاڵەتەی بوو بێ کە جارێک ساقی دەبێت لە ئیمتحانەکەی وای لێ کە ئەو ترسەی زیاتر دەبێت ئەو زۆنەی ترس گەورەتر دەبێت باوەڕشی بە خۆی نامێنێت بەڵێ کەواتە بڕینی ئەو ناوچەی ترسە کەمەک زەحمەتە بەس ئەگەر ئەتوو زاڵ بووی بەسەر ئەو ناوچەی ترسەی ئەگەر ئەتوو توانیت ئەو ناوچەی ترسەی تێ بپەڕێنی دەچی ناوچەیەکی تر دەچین زۆنێکی تر ئەوی زۆنی فێربوونە کە چووی ناوچەی فێربوون لەو ناوچەیش دەرچووی ئەو جای ناوچەی چیە گەشەکردە ناوچەی چیە سەرکەوتنە بەس کێشەی مە چیە هەر مێشکش حەزی لێە کەمترین وزە سەرفکە حەزی لێە ماندووی نەکەی کەواتە ئەتوو لێرە زۆر مهمە ئەتوو وەکو مدیرێک ئەو مێشکەی خۆت بەڕێوە بێ وەکو پێشتش باسم کرد بەڕێوەبردن چۆنە ئەتوو لیستی ڕۆژانەی دابنێ بۆ نمونە جەنابەت کارمەندەکەت هەیە لیستی ڕۆژانی ئەوڕۆ دەدێ ئەمڕۆ ئەو شانم بۆ دەکەی مێشکی شەروایە بەس ئەگەر ئەمن هیچ ئیشێکی بۆ دیاری نەکەم لیستی ڕۆژانم نەبێ کاری ڕۆژانم نەبێ مێشک بە کەیف خۆی عەزی لە چی بوو ئەوی دەکات عەزی لە فیلمی بوو سێری فیلمی دەکات سێری سۆشال میدیا دەکات دەڵێ 5 دقیقە دەستە ناو سۆشال میدیا بەس وا لێ دێ ئەو 5 دقیقە دەبێتە 5 ساعت لەوانەیە ئیسفادێکی واژ نەکات کەواتە هەتا سۆشال میدیاش دەبێت خستنێکی باشی بۆ بکە فلۆی ئەو سایتانە بکە یان فلۆی ئەو پەیجانە بکە یان ئەو کەسانی بکە کە ئیسفادەی لێ دەکات نە ئەوەی کە کەسێک بێت کە ئیسفادەی لێ نەکات و هەروەها بەس کاتی لێ بدزێ چونکی بەڕاستی یەکێک لە کات دزەکان چیە سۆشال میدیا وەکو
ئوستازش باسی کرد کات زۆ مهمە بۆ ئەوەی بتوانی فێر بین بۆ ئەوەی بتوانی سەرکەوتوو بین. باش مامۆستا گەلێک جۆرە ئەگەرم لانی دەرونی بەحەز بکەین گەلێک جۆرە دەبێژن ئەگەر لانی دەرونی بە بوون منە توی ئامادە نەبیتە مشکلێک تشتەکە بیتن ئەگەر تو قوتابی بی نەچە قوتابخانێ ئەگەر تو کارمان بیش دەستگەهەکی نەچە دەوامێ داکو تەسیل شوڵاتە نەکەتنج پرۆسا فێربوونێ لانی دەرونی بێت تاکو چەند تەسیل لەسەر مرۆڤ دەکەتنج بۆ فێربوونێ لاینی دەرونی زۆر گرنگە چونکە ئەگەر ئەتوو دەرونت مرتاح بوو مێشکرد مەشغوڵ نییە بەس کە دەرون مرتاح نەبوو کێشەیەکت هەبوو ئەتوو وا لێدێ ئەو مێشکت وەکو پێویست بۆ فێربوون تەرخان ناکێ زیاتر بیر لە چ دەکاتەوە بیر لەوەی دەکاتەوە چۆن ئەو کێشەیە کە هەیەی لە ژیانی ڕۆژانەی یان لە شوێنی کارکردن زیاتر فکر لەوەی بکاتەوە کەواتە ئەگەر دەرونی ئەو کەسەی کێشەیەکی هەبێ یان دڵی خۆش نەبێ وای لێ دەکات کە لە فێربوونی کێشەی بۆ دروستکە وای لێ دەکات کە لە پرۆسەی فێربوون دوا بکەوێت. باشە مامۆستاخوا ئەمێ بچمەوە سەر پرسیاری پێشوو باسی ئەو زۆنی ترسەت کرد بەڵێ ئەو زۆنی ترسە حەزەکەم یەک تۆز بە تەفاسیلی زیاتر باسی بکەیت چونکە پێم وابێ لە سەیە ئەگەر ئامارێک وەرگیرێ لەوانەیە لە سەیە پەنجای کۆمەڵگا بەدەست ئەو زۆنەوە بناڵێنێ کە بۆی تێناپەڕێنرێ یعنی چی بکات بۆی کە تێیپەڕێنێ ئەمە هەموو کاتێک ئەو قسەی بە تەڵەبی خۆم دەڵێن مەسەن دەبینێت تەڵەبێک هەڵدەستێتەوە یەک لەولا قسە دەکات یەک دەوێتی لەولا یارمەتی بدا بۆی وڵامەکەی بزانێ ئەم دەڵم نیگەڕن با هەڵە بکات با فێر بێ چونکە ئەگەر هەڵی کرد فێر دەبی کە ئەوە هەڵەیە جاری کردی ئەو ڕێگایە دووبارە ناکاتەوە بۆ نمونە ئەو کەسێکە گڵۆپی دروست کرد ئایا بە یەک جار فێر بوو کە ئەو گڵۆپە چۆن دروست دەبێت نەخێر هەزار جار دووباری کردێتەوە هەتا فێر بوو کە ئەو گڵۆپە چۆن دروست دەبێت کەواتە لێرە 99 جار فێر بوو کە ئەو ڕێگایە نابێت و ناگاتە ئەنجام کە ئەنجامەکەی چیە دروستکردنی گڵۆپە کەواتە ئەگەر ئەمە هەموو کاتێک وا بیر بکەینەوە کە ئەمە دەتوانین لە هەڵەکردنیش فێر بین کەواتە چ دەبێت ئەمە فێر دەبین کەواتە ئەمە چ دەکەین لەو قۆناغی درسش دێنە قۆناغی چی فێربوون کەواتە زاڵیش دەبین بەس کێشەکە لێ چدایە کە ترسمانەیە بۆ نمونە جارێک دوو جار شکست دێنین وای لێ دێت کە چ دەبێت وای لێ دێت ئەتوو مێشکی ئاز دەداتێ ئەتوو ناتوانانی ئەتوو سەرکەوتو نابی بۆ چونکی حەزی لە کۆمفۆرت زۆنە ئەزی لێ لەو ناوچەی دەرنەچی چونکەگە لەو ناوچەی دەرچی ئەتوو بەردەوام دەبی مێشکی بەکاربێنی کەواتە مێشک حەزی لێە ترسەکە زیاتر بکە بۆ چونکی لەبەر خەمی خۆیتی لەبەرەوەی دەوێتی وزەی کەمتر سەر بکە بۆ ئەوەی لە کۆمفۆرت زۆن بێنێتەوە کەواتە ئەمە دەبی وەکو باسم کرد وەکو میدیرەک هانی مێشکی خۆمان بدەین یعنی میدیرێک بین بۆ مێشکی خۆمان مێشکیش مەش وەکو فەرمانبەرێک هاندانی بۆ بکەین ڕاستە تۆ جارەکەوتی بەس جارێکی دی هەوڵی زیاتر دەدەی ئیشاڵە سەرکەوتوو دەبی هۆکارەکانی دیاری بکەی هەڵسەنگاندن فیدباک بۆ ئەوی شێ وەربگری بۆ وای لە هات کە سەرکەوتو نەبوو هەڵسەنگان و فیدباک زۆر مهمە ئەتوو ئەگەر هەڵسەنگان و فیدباکت بۆ کارەکانی خۆت کرد دڵنیا بە هەنگاوک بۆ سەرکەوتن نزیکتر دەبێت بەس کە هەڵسەنگان و فیدباکت نەکرد خاڵە لاوازەکانی خۆت دیاری نەکرد بۆ ئەوەی بیکەی خاڵە بەهێزەکانت ئەوە بە دڵنیایی بە ترس زیاتر دەبێت بەس کە ئەتوو زانیت بۆ سەر نەکەوتی کاتە ئەو جارێ ئەو کاری ناکەی و هەروەهاش چارەسەرێکی بۆ دەبێنیەوە کەواتە ئەتوو بەرەبەرە ترسەکە چ لێدێ کەم دەبێت بەس ئەگەر ئەم ئەوی شەی نەکەم بەس فکرکەمەوە ئەمە سەر ناکەوم هاندانێک بۆ خۆم نەکەم یعنی زیات خۆم بشکێنمەوە ئەوە زیاتر ترسەکەم چ دەبێت زیاتر دەبێت و هەروها ژینگە زۆر دەوروبەری هەیە ژینگەی دەوروبەر زۆر گرنگە بۆ چونکی کاریگەری لەسەر مرۆڤ دەبێت زۆر جار هەیە ئەگەر دەوروبەرەکەت هانت بدە سەرکەوتنەکە زیاتر دەبێت مەسەن بڵێ ئەتو کەسکی بەتوانای چەند سەرکەوتنی پێشتری بێنەوە پێش چاوی مەسەن بۆ نمونە لە فلان بۆ نمونە لە پۆلی 12 توانی نمرێکی باش بێنی کاتر لە وەرگرتنی ئیجازە سایقش دەتوانین سەرکەوتن بێنی هاندانەکان وا لێ دەکات کە ئەو کەسە ئەو ترسی کەمتر بێ ئینجا یان دەبێ بخۆی خەم لە خۆی بخوا یانش ئەوەتە دەوروبەر دەبێ خەمێکی لێ بخۆم بۆیە هاندانێکی بۆ دروستکەین کە ئەو ترسی کەمتر بێتەوە باش مەسەڵەن بینە سەر پرۆسا فێربوونێ گەلێک دەبێژن زاورۆ کەرژ دەستپێکە تەما تازەش دای بیتن هەتا گوتمری هەر فێریت ماتە باشە گرنگترین قۆناغ زێڕینش بۆ گەلە کەسان دەبێژن گەنجاتیە قۆناغی زێڕینش بۆ فێربوونێ بۆ چۆنەتە بڕایاتە گەنجێ نەها
پێ بچ فێر ببیتن دەکو ژبوو ژیانە خوا کەتەوانایە وەکو بەحسم کرد یەکێک لە ئەوەکان کە زۆر مهمە هوەری پەیوەندیکردنە هوەری پەیوەندیکردنیش لە چەند بەشێک پێکدا یەکێک لەوان هوەری قسەکردنە زۆر جار هەیە دەبین لەسەر یەک قسە نەفرێک دەگوژێت هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە کە شێوازی قسەکردنەکەی نەیتوانی ئەو داواکاریە بۆ بەرامبەری بگەینێت یان هوەری بێدەنگە ئەگەر بتوانێت ئەو کەسە هوەری بێدەنگی هەبێت لە هەندێک کاتدا کە پێویستە بێدەنگ بێت لێبور دەبێت لەوانەیە ئەو کێشەیە گەورە نەبێت کێشەکە چ بێ بچووک بێ و هەروەها بەشکی تری هوەری قەنەعەت پێکردنە ئەتوو بۆ نمونە سبەی دەچی مقابلێک وەکو گەنجەک ئەگەر بتوانی قەنەعەت بەوەی مدیرەکەی بینی یان خاوەن کۆمپانیا بینی کە بۆ پێویستە ئەتوو ئەو موچێ وەربگری چ کارامەیەکت هەیە کەواتە ئەو دەمی ئەتوو کەسێکی دەبی کە دەتوانی قەنەعەت بە بەرامبەر بینی بەس ئەگەر نا ئەتوو ناتوانی داوای موچەی زیاتر بکەیت یان هوەرێکی تر نەگوتنە کە بەداخۆ لە ناو مەکەمەکەمە دڵە ئەوە ئاز دەبێتەوە ئەوە ئاز دەبێت ئەگەر ئەمە شێواز و تەکنیکی نەگوتن بزانین ئیشەکەمان چ دەبێت باشتر دەبێت بەرامبەرشمان لێمان تۆڕە نابێت بۆ نمونە یەکێک لەوان کە کەسێک برادێک دڵە کاکە با بچین پیاسەکەی ئیسکام بکەین یان بچینە فڵان شوێ ئەتوو کە ئیشەکەت هەیە دەتوانی پێ بڵێ زۆر حەز دەکەم دەگەڵ دەربچم ئەتوو برادێکی خۆشەویستی بەس ئەو ئیلتیزاماتەم هەیە یان ئەو ئیشەم هەیە ئیشاڵڵا فلان ڕۆژ فلان سعاتە پێکەوە دەچی کاتە ئەمن نە ئەوەی بە شێوەی ڕاستەخۆ بۆ برادرم گوت نەخێت بە شێوازێک بەهانەکەم بۆ بەهانەم بۆ نهێناوە هۆکارم بۆ هێناوە هۆکارەکەم بۆ باسکە قەنەعەتم پێکرد کەواتە ئەویش عاجز نابێت ئەوە کەواتە پەیوەندیکردن لە کۆمەلگا زۆر پێویستە یەکێکی تریش ئێستا سنگافورە یەکەگەل لە وڵاتانەی هەتا ساڵی 1965 لەگەڵ مالیزیای بوو دواوی سەرۆک وەزیران گوتی کاکە ئەنگۆ ئایدی منەمان دەبێت بۆ خۆتان سەرخۆی خۆتان ڕابگەین ئەو وڵاتە کە ئێستا یەکەکە لە وڵاتە هەرە سەرکەوتوەکان خۆ سەرچاوی سروشتی نەبوو ئەدی چی کرد سەرچاوی مرۆیی دروست کرد سەرچاوی مرۆیی چیە گەنجە ئەگەر بێت و سەرچاوی مرۆیی بەهێز دەبێت کەواتە وڵاتەکەت بەهێز دەبێت ئەتوش گەنج ئەگەر بێت و سەرچاوی مرۆیی بێت بۆ ئەو وڵاتە کەواتە وای لێدە ئەو وڵاتە بەرەو چ دەچێت بەرەو بەهێزی دەچێت بەرەو باشتر دەچێت کێشەکانی ئەو وڵاتش بە ئاسانی چارەسەر دەکەن باش مامۆسا هەندێک کەسەیە ساڵانێکە لە بوارێکە با بڵین لە جێی خۆیەتی وەکو ڕێژەی نەگۆڕواە گەنجێک یەت لە هەمان بوارە سێرەکەی بە 6 مانگ بە 7 مانگ زۆر لەو باشتر دەرەچێ ئیبداعی زۆر باشترەکە ئەوەی یەکەمیان وای لێە بۆ خۆی وردە ستۆپەکە و دڵی هەشکێ و تااقەتی ئیشەکەی نامێنێ ئەمە چه حاڵەتێکە ئەوە حاڵەتەکە چۆنە ئەم زۆر جار هەتا بۆ تەڵەبەکانژ ئەو نمونەی دێنەوە دەڵم وەستا هەبوو پێش لە سناعی بەبەر نەدەکەوت ڕستا بڕۆ یەک کەس ناستە لای بۆ چونکی گۆڕانکاری ڕوویداوە بەس ئایا ئەو وەستە یان ئەو کەسە گۆڕانکاری کردو لە خۆی ئەبدەیت کردێتەوە خۆی نوێ کردێتەوە فێربوونی بەردەوامی هەبووە ئەگە فێربوونی بەردەوامی هەبێ ئەو بەجێ نەماوە بەس ئەگە بێت و فێربوونی بەردەوامی نەبێ پێشتر مەسەن سیارەکە مواسفاتێکی وایە نەبوو بەس ئێستا کۆمەڵە مواسفاتە کاتیە زۆربەی سیارەکان بەشکی کارەباییە کە خەلێک دەکەوێتە ناوی دیتنەوەی ئاسان نییە پێویستی بە زیرەکیە پێویستی بە زانیاریە ئەو کەسە کە وەکو جەنابەت باس کرد گەنجێک ئەگەر بێت و زانیاری خۆی زیاترکە ئەویش ئێستا زۆر ئاسان بووە ئەویش بەواستەی چێ زیرەکی دەست کرد چونکە ئەتو پرسیارێکی لێ دەکەیت زۆر بە ئاسانی بە دیتێڵ دەتوانی زۆر باش دەداتێ ئەگەر وڵامەکە ئەوە نەبوو بڵێ وڵامەکەم بەدڵ نیە تکایە وڵامی ترم دێ وڵامی ترت دەداتێ یعنی مامۆستایەکی زۆر باشە و هەروەها دەتوانانی زۆر بە ئاسانی فێرت بکە و بەشێک لە کێشەکانشت بۆ چارەسەرکە کەواتە ئەلێرە مهمترین شت چیە وەکو بەرنامەکەشە لەسەر بابەتە فێربوونە ئەوش فێربوونە فێربوونێکی بەردەوام نە ئەوەی کە ئەمن زۆر جار هەیە دەبینێ کاورە دەڵام تاو خوێندنم تاو کرد نە ئەتوو دەبی بەردەوام لە فێربوونی زۆر جار هەیە ئەم سمینارات دەکەین بۆ قوتابیان بۆ مامۆستایان بۆ ئەوە بەشێکی لەو سمیناراتە بخۆم فێردەم بۆ چونکی ئەم پرسیاری وڵام دەکەم ڕایوانی وەردەگرم کە ڕایوانم وەرگن ئەم زیاتر فێردەم بە هەمان شێوە لە هەمان کاتدا ئەو مامۆستایانی کە بەشدارن ئەوانش فێردەبن بەس بەداخەوە وەکو باسم کرد مێشکە حەزی لە تەمبەڵیە
بۆ نمونە ICET هەبوو 2024 بە شێوەی ئۆنلاین بوو یعنی هەموو کەسێک دەیتوانی بەشدار بێ بە تایبەتی بۆ مامۆستایان بوو بۆ نمونە ئەمە 100,000 مامۆستامان هەیە لەوانەیە ئەمن یەکێک لە ئەوەکان کە ئەمن وەکو قسەکەرێک لێ بووم 100 کەس بەشدار بوو کە نە تێچووی هەبوو نەهیچ بەس ئەوەندە خەتێک ئینتەرنێت هەبە فۆرمەکە پڕ دەکردەوە ئۆنلاین پڕ دەکردەوە بەس کێشەکە لە چیە بەشێکی زۆرمان حەزمان لێ نوێبوونەوە نییە بۆ چونکە ماندووبوونی دەوێ بەردەوامی دەوێ هەوڵدانی دەوێ کاتی دەوێ مێشکیش حەزی لەوانە هیچ نییە وليس للإنسان إلا ما سعى بەڵێ مامۆستا فەرەیدون ساڵح ڕاهێنەر هەمیسان ڕاهێنەرێک گەشە پێدانا مروی لە ناڤاستودی میوانێ مە بوو گەلێک سپاس بووتە زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە زۆر سپاس بله شاکر امیچنه بحث آفرت که دنا سرکفتی بکن جیان ایلیاس آفرت که پیشکر خودان کاری دستیه خلکا کمالگه شیخ که ل دشتای نینوا او دبیجا آفرت دوری بهرمند و خودان شیانن و اگر پشتوانی و دلیوین کاری هبن دکارن کار بکن ناوي مجيانة جيان الياس أجفي مجمعي ما مجمعة شيخكا تقريبا أبا 20 صالة الشولي كاري دستيتكا شولي صالوني 20 صالة درست من شولي صالوني كريا من شكاري دستيت كير بس من يعني بو مال تشيتكر من ديار نتكر تالي كي من قوتا زلامي خو مدبيت از دكانه كي بكم وخدمتك كي بكين بو جيناري خو بو قندي خو تشي كسي بزانج بيت القلمه مشارك بت بلا بيصير شعبه قوتا ما سير رازي ما بلا از دكانه كي بوتا دانم اول رسمت كان بوات سرجل كده رسم أو ككربون هابتن أول الورقة رسمت كم باشي داني مسر قماشي أو خطط كان يعني أزدبوان بس رسمي كامل داني أو ميروكت كان خديت شكي شولي دستي وازق بيت بورا يعني بيت مروبي بينا مروبي قالك فرابط تشنقو صبرة شولي دستي صبرة أسخو قالك حجيت كم هكا أسب ساعتها كم وبروجات كم أجي عجز نابو أو هبالت مش تقصير ناكن أس بشمي تشي كان أو تشي كان يعني أس بزبوان رسمها أو دي نقشينه هاري مثلا قال أبنا هبالت من بالي مثلا كي تشتكي نزات أزبوان رسمتك أو نقشين يعني كانوكا بس مقوطة يعني كمصنعك هبا أنا إيك هندك هبانا كو مثلا وكيدي بجين هاري كربانا تشتفوان هاد بانا كري دي قالك فايدة بتشوكيت خو كربا أول شي دي المجتمعي كربانا ودي بسركب يعني شوناتو الماروني مروف أب كاري دستي خو بوان كاسا أب كاسيت مثلا بين نفسياوان بتشكيني مرتاح بيت أبي شولي بكان دي قالك مرتاح بين النبين التخلطة قالك خلكي بكان قالك دركفنا نابا خلكي اتمالا خودا هرونين قالك دي فايدة يوانكت برهما كي دي تشيكا دي يعني بس بيتا بشتفاني توي هرهابن أول شي أو تشكيت بينا ما بخلاص اینجا با بۆتان باس بکەم وەزیری تەندروستی بەریتانیا چی کەتنێکی ناوەتەوە چووە ئەوەی لە دڵی دابووە لە گروپێکی واتسئەپتا هەڵی ڕشتووە میدیاکانی بەریتانیا بڵاویان کردوێتەوە ئەندرو گوێن وەزیری تەندروستی ئەو وڵاتە چەند ڕۆژێک لەمەوبەر چەند نامەیەکی ڕەگەزپەرستی و جنێوی بۆ گروپێکی واتسەپ ناردووە کە چەندان پەرلەمانتار کەسایەتی سیاسی لایەنگری پارتی کرێکارانی تێدا بووە اینجا دوای ئەوەی کیر ستامەر سەرۆکوەزیرانی وڵاتە بەریتانیا بەمەی زانیوە هەم لە پۆستی وەزیری تەندروستی دووری خستۆتەوە و هەمیش لە پارتی پارێزگاران و پێی گوتووە واتسەپ شوێنی جنێودان نییە کورە ئەندرو گوێن کە لە پۆستەکەی دوور خراوەتەوە لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس پامێکی پەشیمانی بڵاو کردوێتەوە و ڕایگەیان کاکە بمبورن زۆر پەشیمانم و داوای لێبوردن لە هەموو ئەوانە دەکات کە جنێویان پێداوم وەزیرە دوورخراوەکەی بەریتانیا باسی لەوەش کردووە
پابندە بە بڕیاری پارتی پارێزگاران و هەڵەکە هی خۆی بووە و ئەوان حەقن وڵی کاکە کەتنێکی وا و ناوەتەوە تازە بە هیچ شتێ بۆ پشتیمانی پشتی چێوەنیە ئەرێ وڵڵا شاکر ئەمێ چەند بەحسی بابەتێکی دینکەن تایبەتە بە بەنگلادیشیان خاصن ئەوێن کو لە هەولێرێ دژین ماوەیە 3 ساڵانە کرێکارێن بەنگلادیشی ئەوێ کو لە باژارێ هەورێ دژین لە سەر تەشخانەکە تایبەت بخوا پرچاخوا چێتکەن پێش vekir navê ser teşxaneyê ew diçûne ser teşxaneyên din ên bajarê Hewlêrê. Lê piştî vekirina ser teşxaneya Bangladişiyan ku ev navê wê ser teşxaneya hemî diçine wê dê û dibêjin derfeteka baş e ku taybet lê pişwan da em hevdû dibînin û wekû çawa me dibêtin ez serî me tê teşekirin. ئەم دوکانە شوێنی بە یەکگەیشتنی کرێکارە بەنگلادیشەکانە. لە ڕۆژانی پشوو سۆیا بە کەرستە و ئامێرێکی سادە لەسەر خواستی ئەوان قژیان بۆ چاک دەکات. ماوەی 3 ساڵە ئەم سەرتاشخانەیە کردوتەوە و بەنگلادیشەکانی هەولێر لێی کۆدەبنەوە. 4 ساڵە ئەم دوکانم کردووەتەوە لە بەنگلادیشەوە هاتووم لێرە زۆر ئاسوودەین دەکارکردن جاری وا هەیە مشتری کوردیشم دێت بۆ ئەوەی قژیان بۆ چاک بکەم. مۆدلە جیاوازەکانی قشت چاکردن لەم سەرتاشخانەیە لە 3000 دینارەوە دەست پێ دەکات و جوانترین شێوازی قشت چاکردنیش دەگاتە 5000 دینار. تێگەیشتنیان لە یەکتر بۆ شێوازی داواکردنی قشت چاکردن ئاسانترە. ئەوان لە ناو و دەرەوەی دوکانەکە نۆرە دەگرن. سەرتاشخانەی بەنگلادیشیان زۆر باش بوو بۆ ئێمە پێشتر دەچوین بۆ سەرتاشخانەکانی تر بەڵام نەمان دەتوانیت تیان بگەین کەوا ستایلێکمان دەوێت خۆم 6 ساڵە لێرە دەژیم نرخیشی گونجاوە. چەندین ساڵە ژمارەیەک کرێکاری بەنگلادیشی لە هەولێر دەژین لە کۆمپانیا و بازارەکان و دوکانەکان و کارگەکانی ئەو شارە کار دەکەن. بەشێکیشیان خاوەن کاری خۆیان و فێرە زمانی کوردی بوونە. شەیمەواییس کوردستان 24 هەولێر. مەتین ئەچینە لای تەوەری دووەم. لیا و ئەندریاس دوو هاوسەرن. لیا کورد و ئەندریاسیش سویدیە. خۆی پێی خۆشە پێی بوترێ کوردێکی سویدی. جا خێزانێکی جوان و بەختەوەریان پێگەێناوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڤیددیۆ بڵاوەکەنەوە سەدان هەزار هەواداریان هەیە سەیریان دەکەن و ئەمانیش دڵی هەوادارەکانیان خۆش دەکەن. لیا و ئەندریاس لێرە لەگەڵمان میوانن گفتوگویەکی تێروتەسەلیان لەگەڵەکەین زۆر بەخێر بن. زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێز و بینەرانی بەڕێز زۆر خۆشحاڵ بووین. لیاخان با لە تۆ دەست پێ بکەم تاوان کاگەندریازەوە مافی ئافرەتان لە لای ئێمە لەسەرەوە مشتێک بۆیە لە لیاوە دەست پێکەم. باش لیا باسێکی ئەوم بۆ بکە چۆنێکتان ناسی چۆن بڕیاری هاوسەرگیریتان نا دواییژە چینە سەر پرسیارەکانی تێ. والله عادة الأندرياس أو برسالة جواب ذاته تونكا اي باش عمل وطن باش كام اوكي شون متاحة من آسايا يعني اي باش تونكا او او يك روج عمل باشو ايشم دكرت ودزا كهاتما وماله ناتوانم خوم لناكت بلا قلت عندك هي نازنم له بس قلت با بروما در لازياتي قلت كهاتما دروا ليام ديت بالصدفة اسمه نسيب يكسر ليكم لي جوا عاشقي بوي ببرة ليكم لي جوا عاشقي بوي عيب نبي كده وبابت ما شدا كان وبشان بكارمي يكسر كليام ديت زانم او حوسرم امن او روجي زور قسم كرد لقرليا و رقم ليا ليام ورقرت امن زور قسم كرت و لدواي تقريبا يك حفتك قلتم عملناتهم داوي زو يعني زوري نخان وضع وير وزيرك نا وقتك كمبو الراسة يكسر عمل قلتم واو كتسيد زوانا لشندر هاتي تزاني كردا عمل بخوم قلتم عتو كردي ونيا وابو عتو تسيقوت مش قلتم كده زانية من كردم
باش ئەندریاس پێشتر هیچ معلومات لەسەر کورتە بوو دەزانی کورتان کورتچێن هیچ معلومات لەسەر کورتە بوو زانیاریک لەسەر کورتە بوو بەڵێ ئەمە لە سوید گەورە بوویمە زۆر خەڵک لە دەورە پشتم کورد بوون ئەو زۆر برادرم هەبوو کوردن باشە لیا هاوسەرگیریەکەتان هەر لە وڵاتی سوید بوو یان لە کوردستانی شتێکی ئەوەتان ڕێخست بەخۆی هەر لە سوید بۆ 10 ساڵ پێش ئێستێز یعنی وەختەی زۆرە پێش ئێستا یەکترمان دیت بەس هەرمە گوتیتم کە لە کوردستان دامەزرێم ژیانمان بڕێک ئاسانتر دەبێ حەز دەکەم شتە چیش لێرە بکەم چونکە کوردم و حەز دەکەم ئاردی کوردستانی شاهد بیکە ئەوە هاوسەری منە و کورد بوویتە کورد لە ئێستەوە یعنی ئەوە ستافی کوردستان 24 بێ داوت بن ئینشاءالله بێگومان وعد باش لەبیر ناکەمەوە بینەری شاهدە وێنە ئەوانش بێن حەفلا ئینشاءالله لیاخان تێکەلبوون لەگەڵ کەسێک لە کۆمەڵگەیەکی دیکەی جیاواز بەڵێ زەحمە نەبوو سەرتاکەی تا ڕاهاتن نا لۆ من زەحمت نەبوو کێشەشم نەبووە لەو بڕواە دایمە ئەمن هەر لەوێ لە دایک بوومە گەورە بم بەخۆشم هەرچەندە کوردم و هەمووش دەکەم کوردایەتیە منداڵی سویدیشم لە تەبیعەتی وان دەگەم کێشەم نەبووە هەرچەندە هەندێک زار ئەمن تەبیعەتم هەندێک سویدیە لە هەندێک مۆڤزوع هەیە ئەمن بڕک سویدیانیم وانە بڕوا ناکەم تێگویشتوشم یعنی لە یەک تێدەگەم ئەگەر هەرچەندە هەندێک ئیشتمان هەبێ هەر جیاوازە ئەتو لە عیلەکی سویدی گەورە بووی ئەم لە عیلەکی کورد گەورە بوویمە بەس مهم ڕێزمان هەیە بۆ یەکتر گرنگەوە لە یەکتری تێبێ ئەوە لە هەمووی گرنگ هەیە هەرچەندە هەندێک زار بە خۆتان دەزانە هەموو خێزانە کێشەی خۆی هەیە بەس بە جوانی لەگەڵ یەک قساکەین و ڕێک و پێچی بە کوردەکەی شەرتان زۆرانکەم شەڕی زۆر دەکەن وەڵاهی ئەوە لە بینی خۆمانە هەندێک زار بە فلیم هەندێک زار لەو کامەرەوە هەندێک تەبعاً هەمومان یعنی کێشەی خۆمانە کێشەی تیا هەموو خەڵک بەس ئێمە کێشەمانیان هەیە ئیشەڵڵا قەتێشتان نابێت چکە جواب سەری زۆر جوانن بێکەوە هەر بەڕاستی زۆر ئەندریاس حەزەکەم باسێکی کەلتوری کوردیم بۆ بکەی ئێستا لیاخان ڕاستە لە سوید گەورە بۆ بەڵام فەرهەنگ و کەلتوری کوردی هەر بەلاوە گرنگە بەلاوە پیرۆزە بۆ نمونە خواردنەکان بۆ نمونە جلو بەرگەکان ئەوە تا خۆت شارەکانی کوردستان کورە باسی هەموو شتێکی کوردیم بۆ کە بزانم بەلاردەوە چۆنە وەڵایی دەڕازە یەکە وڵاتی کوردستان دەرەجەیەکە بۆچی پێشی گوتم زۆر کورد لە دۆڕە پشتم کامە منداڵ بووم ئەو زانیم کە هاتمە ماڵ برادرم کە کوردن ئەوان زۆر میوان دوستن زۆر دڵیان کراوە زۆر شیوی خۆش دەخۆین فکری لەگە خواردنەکە یعنی خواردنی کوردی و بەدڵە دڵمە و تەرتیباتێ بووەکە گوتێ دڵمە دایزانی داکت دەزانی باشبینی ویددیوەک دەڵێ سەرۆپی خەتەرە و چ مەسەلە بوو بینی لەگەڵ سەرۆپی زۆر خراپە ئاخر یەک بە یەکەچی بڵێ وەرە سەرۆپەی دەخۆین ئەتو چ دەرە یەکەم جار جەت لێ بوو تێنەگەیشتم وەمزانی بەڕاستی سەرۆپەیە ئەمن گوتم ئەو بابڕۆ ئەو چیە بەس ئێستا تێدەگەم ئەوە برنج لە ناوڕێ خەڵکدانێ بچی برنجم بیریشک بەس تایبەتە ئەی قوڕاو قورئاو لە بیرت دێ باسی قورئاومان دەکرد لە بیرم دێ بەس نەما خواردی هێشتا ناوەرە بیخوا بەڕاست ئێوە خواردیتانە وڵی خۆم نەمخوارد زۆر خۆش بەڕاست تاقیکەرەوە ینی تاقیبکەرەوە پێشنیارت بۆ کەم تاقی بکەیتەوە بۆیە ببێ بە سوپرایز بۆت دەبی تەجربەچی بکەین ئینشاءالله ئەوە دەبی تا سوپرایز پێشی بڕۆینەوە سویدا لە قەن دەبیت طبعاً باشە دەبینم زۆر جار دەچن هەموو شوێن بزانام شوێن نەما لە کوردستان نەچوونێت دیوانە کەمە شوێن بەلاتەوە زۆر خۆش بوو دەتوانم ئاسان کاریشتام و کەمون دەتوانم بڵێن ئاکرێ بوو نمونە وەڵاهی دەزانیتە ئەمن هەموو کوردستانم خۆش خۆی خەڵکی ئاکرێ مادەم بەس زۆر باسی ئاکرێ دەکەین ئەوە ئەمە ئێستش ژیانی خۆمان نیشان دەدەین لە یوتیوب خۆم و ئەندریاس یەکەم جێگا کە نیشانمان داوە ئاکرەیە ڕاستنەفتەی ڕابردووە بزانم بڵێ ئاکرێ بەڕاستی زۆر خۆش بوو بە مێژوو بەمانە خەڵکەکی میوان دۆست دڵپاک هەرچەندە هەموو کوردستان وایە هەموو کوردێک میوان دۆستە ئەوەی ئەمە هەمانە بڕواناکەم لە
کۆمەڵگەی دیتکایە ملەتی دیکەمان بینی بی یعنی خۆشەویستیەکمان هەیە تایبەتە بەس ئاکرێ گەلک خۆش بوو ئەتو چ دەریاندۆ بەڕاستی هەموو خەڵکی ئاکرێ وچی هەموو خەڵکی کوردستان ئەوان دلیان زۆر کراوان میوان دوستن بەس تەماشاکە ئەو جلکەم لە ئاکرێ دووری لە ئاکرێ جلکەم وەرگرت بە هەدیان زۆر جوانە کامل لە ناو شار یەکێک بە منی گوت وەرە ئەمن جلکی کوردی لۆت دروست دەکەم پێشنیارەکەت قبول کرد گوتی چێ پێشنیارەکەی قبول کرد accepterar du att du fick kläderna عادیکو باشە ئەمڕۆ تەجلەی کوردی لەبەرکردنی ئەمڕۆ جلی کوردی لەبەرکردووە بە فەرمانی لیا بۆیان خۆت حەزت کرد لەبەریکەی ئەمری پێکردی من بخۆم هەز دەکەم زۆر جلکی کوردی داراجێ یەکە بەس هەندێک جار زۆر توند لە بەرکەم هێشتا فێر نەبووینە پشتێنەکەی بە جواندا حەز دەکەم تەنگە نەفەسم هەندێک جار بەس ئێستا وڵی تۆزە جلی کوردی ڕاستە زۆر زۆر جوانە بەس تۆزێ کێشی تەکنیکی هەیە هێشتا مایتمان ئەمن هێشتا فێر نەبووم کووت سا بکەم جلکی کوردی بەس دەبی فێرم جارێ فێر وڵی ئەندریاس ئەمە یەک پرسیاری تری لێ بکەم تۆزە فزولیمەیە بینە لەگەڵ خەسوو تا چۆنە بەس ڕاست وڵی لە بیرت نەچێەوە داکەم لە ڕاستە وڵی خەس و دەراجە یەکە بەڕێزەیەکە زۆر خۆشە لە دەرەجەیەک لەبەر لیاوە دەڵیان خۆی وایە بخۆم دەڵێم باشە بینت لەگەڵ کوردی زمانی کوردی چۆنە ینی چۆن خۆت فێرە کوردی کردووە لە ڕێگەی لیاوە بووە لە ڕێگەی ئینتەرنێتەوە بووە چۆن بووە ئەمن بخۆم دەمویست زمانی کوردی فێر بووم لە بەروەی کە ئەمن لەگەر ئایلەی لیا ئایلەی لیا زۆر کسای خۆش دەکەن مەسەلەن یعنی زمانی کوردی دەنگی زۆر خۆشە تو هەموو جارە دەڵی بەڕۆحەوە ئەم کەت لە بێر ناکەم هەموو معنای هەیە ئەگەر هەموو سپەینان خواس و بانگ دەکە وەرە نان بەخۆ ئەو من نەمزانی مانای چ بوو بەس ئەمە بۆچی بەبەغەم لە هاتیە ئەمنیشی ئەمنیش بانگ دەکەم وەرە نان بخۆ ئەخەوەی لاتێ ئەوجە بەو شێوەی کوردیش فێر بووە وچی لیا گوتی هەندێک جار کە خەڵک بەڕۆحەوە قسە دەکەن ئەمن یەکسەر فێر دەبووم ئاسانە باشە لیا بەڵێ هۆکاری دروستکردنی و ڤیددیویانە بەڵێ چییە چۆن بڕیارتانە ئەوە بکەن کە ژیانی خۆتان نمایش بکەن خەڵک بیبینێ دروستکردنی و ڤیددیویانە کاردانەوەی خەڵک باسی خێوانەمان بۆ بەسەرچاو خۆم بەخۆم ڕۆژنامەنووس و من ڕۆژنامەنووسم و میدیاکارم منش ڕۆژێک هەر حەزم لەو ئیش و کارانە بۆ یعنی گۆرانی وتووە و قسەم کردووە بۆ بینەرەك دوای ڕۆژ لە ڕۆژانەم لە خۆم ڤیددیۆیەک تۆمار دەکەم گوتم ئەندریاس دەوەرە ئەتوش لەگەر بە کوردیش قسان بکە وەختی هات یعنی ئەوە 10 ساڵە لەگەڵەیە چیندی بی کوردیەکەشت باشتربی ئەوش گوتی وڵی لیە چینە کوردیەکەشم بە بوو ڕێگایە باشتربی ئەو دە سەبر ڤیددیۆمان تەسویر دەکرد بەس کایما دەست لەگەڵ یەکمان قسە دەکرد بەڵە فەرموو کە لەگەڵ یەکمان کایما دەست پێ کرد لەگەر ڤیددیو ئەمە وچی پێشی گوتم ئەمە بەس بچی باباغەم ئەمە قسەکەم دەکرەوە قسە چی دەکرد سەبەر زیاتر فێرم کرد هەستیشمان دەکرد بینەرەکان حەزیان دەکرد ئێمە ببینین و سپاسی بینەرەکانیش دەکەم چونکە ئەمە بەردەوام بووی لەگەڵ ئەو ڤیددیۆیانە هاوسەرم کوردیەکەی باشتر بوو ئەمنیش کوردیەکەشم باشتر بووە بەخوای هەندێک وشە هەیە کاتێ لە سوید بوو هێندە باش نەبوو ئێستا لێرە بووی کامەئی خۆم نەیخۆت وڵی هەندێک وشە هەیە لەوێ زۆر بەکاری ناهێنین بەس دێمە ئێرە گوێم لێ دەبیتن یەکسەر خەزنی دەکەم و کوردیەکەی منیش باشتر دەبی هەرچەندە ئیت و باش دەبی ئی منیش باشتر دەبی کوردایەتیەکەشم قوت دەبی نزیک دەبم لە خین و میلەتەکەی خۆم و خۆشەویستیەکەم زیاتر دەبی لە ئەو وڵاتە جوانە باشە لیاخان ساڵانە چەند جاردینە هەرێمی کوردستان بڕیارتانە داوا بە یەکجار لە هەولێر نیشتە جێبن ئەوەشە نزیکی ماڵی خەزور خۆ بخۆمە داکەم 30 ساڵ پێش ئێستا یعنی هەڵاتینە هەر لە ساڵی هەشتاکان لە سویدەوە بەس کورد پەروەرە چین هەر هەموو خێزانەکەم یعنی عیلەکەم کورد پەروەرین ئەمن هەر ویستیتم بێم بۆ ئێرە هەرچەندە 4 ساڵ 5 ساڵ پێش ئێستا کاتی کۆرۆنا گوتم ئەندریاس جانتەی پڕکە و دەڕۆین لە کوردستان دەژین بەس ئەوە نەبوو کۆرۆنا قەوما وەزعەکەمان برخ ناخۆش بوو نەخۆشی زۆر بوو مەجبورین بگەڕێنەوە هێشتا دیسان هاتیمەوە حەز دەکەم لێرە ماڵکمان هەبێ ژیانەکمان هەبێ
وانە لە کوردستان بژین کوردیەکەمان باشتر بی ئەوە مهمە. خزمەتی ملەتی خۆمان بکەین لە بڕۆی پاشی پێشی هاتمە لێرا من بەس کوردی لیا تەگەیشتم لە بڕۆی وسلوبی لیا زۆر باش تێدەگەم کە لیا کاگەندریازۆک و کۆتا پرسیار باسێکی خواردنەکانی لیامان بۆکەی بزانام چی بۆ دروستەکات چی خواردنێکی زۆر خۆشە ئەو خواردنانی کە دروستیەکات بۆ لیا لیا لێرە سەیریواڵێ لیاەوە بووواڵێ واللهی نازانم لە ینی هاتۆ هیچ ناکەی هەندریاز من زیاتر شیوەی دروستەکەم وڵای ئەو قسەیە بەکەشف کرد بەخوا بینی خۆمان لە قافا گیرای نا من ئەو زیاتر لێ ئەخە دائیم برسیتی یعنی ئەم هەر لە مەتبەخ ڕاوەستم بەس کە لێش دەنێم هەر خۆشە هەرچەندە خواردنی کوردی نا دەبی فێر بم فێر هێشتا مایتم خواردنێک لێ بنێ ئەندریاس زیاتر چ خواردنێک لێ دنیا ئەتو چ خواردنێک لێ دەنەی وڵی هەموو نەوع خواردنە هەر هێلکە ڕوو نەبی باشە زۆر هێلکەی دەخوا ماشەڵڵا هێلکان زۆر دەخواتن بەس هەموو نەوع خواردنە چی لێ دەنێ ئەوێ ڕۆژە بریانی لۆ لێناین لە بە هەموو خێزانە یعنی لۆ دا و بابای هەموو بریانی ماخوا بریانی ئەندریاس هەرچەندە گوتیانەوە بریانیە هەندێک بینەروایان گوت بەس گوتم وڵی بریانیە لیاوە ئەندریا زۆر پێ خۆشحاڵ بوون کەم ڕوو لەگەڵ ما بوون زۆر خۆش ئەسمانەکە زیاتر قسە بکەین بەس کات بەرنامە ڕێندەیە زۆر عزیزن زۆر سپاس بۆ ئێوە بەڕێز بەڵێ شاکار بەم پێش هاتیینە کوتای بەرنامەکەمان تا کاتێکی دیکە و ڕۆژێکی دیکە خواتان لەگەڵ تا بەیانێکی تر خواتان لەگەڵ بێ و شاد و کامەران بن.